سپاس بۆ ئێوە ئازیزانی ئەمە لای شوێنەکەن سڵاوتان لێ بێ و بەیانیتان باش بێت وەختەوەرین ئەمڕۆ هەینی لەگەڵ ئێوەی ئازیز بەردەوامین ئەمڕۆژ وەکو هاوشێوەی هەینەکانی تر پرۆگرامێکی تایبەت پرۆگرامێکی پڕ لە میوزیک و گۆرانی پێشکەش بە ئێوەی ئازیز دەکەین ئەمڕۆ من لەگەڵ هاوکاران و هاوکارم سەحەر لە دوای ماوەیەکی زۆر کە پێکەوە پرۆگراممان نەکردو ئەمڕۆ دووبارە بەیەکەوە لە خزمەت ئێوەی ئازیزە ئەبین سەحەرگیان بەیانی و باش چۆنی تۆ بەڕاستی بیری بەرنامەکردن بە یەکەوەم ئەکرد جا پێش سەلامێک لە بینەرانم بکەم سڵاوێک پڕ لە ئارامی لەم هەینیە جوانەدا پێشکەش بە ئێوەی ئازیز و خۆشەویست بێ پێم بێم کەشە بەدڵی زۆربەی زۆرمانە جا لانە بەڕاستی زۆر وەخت بوو بە یەکەوە بەرنامەمان نەکرد چەند سەری ساڵ بە یەکەوە بەرنامێکمان کرد بەڵام هەموو هاوڕێیان هەموو پێشکەشکارانی ڕۆژێکی نوێ بوو ئەوەی کە دوو قۆڵی بە یەکەوە بەرنامەکە چێژێکی تری هەیە لەگەڵ هەموو لە هاوکاران هەر یەک و تایبەتمەندی خۆی هەیە هەر بۆ یەک چێژی بەرنامە لەگەڵ هەر یەکان بە شێوەیەکە ئەمڕۆ بەرنامێکی کچانەتان لەگەڵ ئەڵبەت ستافێک پڕ لە ئێنەرژی و میوانەکانمان پێشکەش ئەکەین کە ئەوان ئەڵبەت گروپێکی ژەنیارن لەگەڵ هونەرمەندێکی دەنگخۆش زۆر باشە اینجا باسی کەشەکەشت کرد بەڕاستی لەگەڵ ئەم کەشە ساردەیە ئێمە هەوڵێن لە ڕێگەی ئەم پرۆگرامەوە گەرم و گوڕێک بە دڵ و دەرونی ئێوەی ئازیز بەخشین بە پێشکەشکردنی چەندین ئاواز و میوزیکی تایبەت لە دیمەنەکانی شایبینن بەفر چای ئەزمەڕ و گۆیژەی داپۆشیوە و هاوڵاتیان بۆ بەسەربردننی کاتە خۆشەکانیان سەردانی ئەم شوێنانەکەن بۆیە ئومێد دەکەین بە سەلامەتی بڕۆن و بە سەلامەتی بگەڕێنەوە پابندی ڕێنمایەکانی هاتوو چۆبن ئەو شوێنانەی کە مەترسی هەیە بۆ سەرژیانی ئێوە ئومێد دەکەین نەچنە ئەو شوێنانەوە بۆی کەشێکی جیاواز و کەشێکی خۆش بەسەربرن و بە سەلامەتی بگەڕێنەوە ئیشەڵڵا وەکو سەحەریش باسی لێوە کرد ئەمڕۆ گۆرانی بێژێکی دەنگخۆش لە لامان ئامادەیە لەگەڵ ئەم گروپە میوزیکە زۆر زۆر بەخێر بێن دەستان خۆش بێ کاکە بەڵەن فارز وەکو گۆرانی بێژ ئەمڕۆ لە ڕۆژێکی نوێ ئامادەیە سلااو لێ بە کاک بەڵەن بەیانی باش بەخێر بێ زۆر بەخێر چۆنە لەگەر سەرما و سۆڵە و بەفربارین کاک بڵێ ئەم کەشەی ئەمڕۆ بەدڵ تەیارمە وەڵای ئەمە بە حکومی لە کەرکووکین لە گەرمیانی بڵین سەرمامان پێ ناگرێت حەسان لە سەرمانە وەڵا حەزمان بێ بەڵام لای ئەمە سەرمان نییە کاتێکە دێنێ ڕێژی تووشی نەخۆشیش زۆر کەس لەوێەوە بە تایبەت لەم کاتانە بۆ نمونە بەرەو سلێمانی دەڵێ با بڵێن دوو فۆتۆ بچرکێنین و چێژێک لەو تۆڵە بۆ فۆتۆگرتن بڵێن بۆ چێژبینینەوە شتێکی جیاوازە بەڵام ئێمە فێریەوە بەردەوام لە ناو سەرمایە بژێنەوە بۆ خۆم حەزم بە سەرما هەیە زۆر باشە وتت لە کەرکووکی تۆ شێوازی بەستنی ئەم جامانەیە تایبەتە بە کەرکووک نامە شێوازی بەستنی تایبەتە بە دەڤەری سەرحەد و جززیری بۆتان لە باکووری کوردستان من بە حکمیەوەی کە زۆر چێژ لە گۆرانی کرمانجی و بەرهەمە کرمانجەکانە بینم ئیتر ستایلی جلوبەرگوشتم زیاترە چێتەوەینەوە دەڤێرە زۆر باشە دەستە خۆش بێ ماندوو نەبی کاکە بەڵێن باستێکیەوەمان بوو بکە بابزانین ئەزمموی کاک بەڵێن لە بواری هوەریا بوو کێ گەڕێتەوە چۆن دەست بەم بوارە کرد بەڵێ من توانم بڵێم لە ساڵی 2014 بۆ 15 وەکو ئەوەی کە دەرکەوم لەسەر ستێج ئەو کاتە بوو بەڵام زۆر بە وریایەوە ویستومە هەنگاوەکانم بنێم هەمیشە ویستومە ئارام بێگومان هەمیشە ویستومە لە ڕێگای هونەرەوە خزمەت بە خاک و وڵات و شوناس و کولتور و زمانی خۆمان بکەین بۆیە بەلام و گرنگ نەبووە بابەتی دەرکەوتن ئەوەی بەلام و گرنگ بوو ئەوەیە کە واتای ڕاستەقینی و هونەر چیە منژۆک و گەنجێک ئەو ئەرگە لەسەر شانی خۆمە و بیگەنم بە خەڵکەکەمان لە گەرمیانی خۆشەویست تەمان ئەزانین قڕگی ئەوان زۆربەیان بۆ مەقام چێژێکی تری هەیە خۆشت وا هەیە بۆ نمونە لە مەقام و ئەو بابەتانەیە زۆر حەزت لێ بۆ کاریشت لەسەر کردبێ بەڵێ بابەتی مەقاماتی گەرمیان ئەتوانم بڵێم بە حکمیەوەی کە گەرمیانی در بە کەلار و کفری و کەرکووک و دووز و ناوچەکانی دەوروبەری کەرکووک بە حکمیەوەی کە بەردەوام دەردەسەری و ئازارێکی زۆریان چەشتووە ئەبینین کە مەقامەکانی ئەو دەڤەرە هەمووی تعبیر لە خەم و ئازارێکی قوڵەکەن بۆیە ئەوە خەڵکە توانێت بڕای لەسەردا کە ئایا من توانای ئەوم هەیە و مەقامانە بە باشی بڵێم و یاخودنا بەڵام وەکو خۆم زۆر زۆر حەز پێیە
ئەمڕۆ تەبعاً گوێمان لە دەنگی خۆشیتەوە بێ بۆ مەقام زۆر باشە کاتە کاک بەڵێن با ئێمە بینەرانیش گوێمان لە یەکەم بەرهەم بێ کە ئامادەت کردو و پێشکەشکردنی بەرهەمەکەش باسی کێمان بوو کە بابزانین چ بەرهەمێکمان پێشکەشەکەی بەڵێ بەرهەمی دەرگی دڵ بەرهەمی مامۆستای گەورە مامۆستا حەسەن دەرزیە بە هیوان بە دڵی ئێوە بە دڵی بینەران و بیسەرانش بێت خۆشحاڵە بین فەرمان باشە بێت. دەردی دڵ بۆ کێ بەیان کەم دڵکەنا لاوێتەوە ئەو گڕووی گرتوویە چی بکەم بێت تۆ ژیر نابێتەوە بەفری بافران بارە بێبەی وعدەقان ناچێتەوە ئەی خودا کەنگێ عەزیزی ئەو دڵی من بێتەوە ئەی خودا کەنگێ عەزیزی ئەو دڵی من بێتەوە چاوەکانم بەسیە غوربەت بێرەوە چاوەکانم بەسیە غوربەت بێرەوە چۆن بژیم ئاخر عەزیزم تۆ لەوێ و من لێرەوە چۆن بژیم ئاخر عەزیزم تۆ لەوێ و من لێرەوە ژیانە لەو دەمەیڕا پیریم لێوە دەرکەوێت ژیانە لەو دەمەیڕا پیریم لێوە دەرکەوێت بەختیش بەڕووی مندا هاتوو تێیکەوێت ژیانە فتیلەی عمرم هاتۆ تەکزی هەر بینایشم لە سووتان کەوێت ئامان 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 وێنەکەن دەرمانی سەرجەرگی برینداری منە وەختی دڵتەنگی بەبێت و هەر ئەوە یاری منە دیتنی ڕووناکی بۆ دووچاوی جۆباری منە تاکو لێ دوور بم عەزیزم شیوەنێت کاری منە تاکو لێ دوور بم عەزیزم شیوەنێت کاری منە چاوەکانم بەسیە غوربەت بێرەوە چاوەکانم غوربەت بێرەوە چۆن بژیم ئاخر عەزیزم تۆ لەوێ و من لێرەوە چۆن بژیم ئاخر عەزیزم تۆ لەوێ و من لێرەوە ئەی
دەنگە خۆش بێ کاکە بەڵێن زۆر زۆر سپاس بۆ تۆ دەست پەنجەی ئێوەش خۆش بێ ماندوو نەبن چێژمان وەرگێر ئەگەڕێنە لای جەنابێ لای دەنگە خۆشەکەی بەڕێزت بابینە لای کاکداستان و ئەوان بەخێر بن پرسیاری لە ناکرد بێنی باش کاکداستان لەگەڵ ئەم کەشۆوایە جەوت چۆنە حەز لە بەفرۆنیە یادگارێکی خۆش لە کاتی بەفربارینە لە مناڵیە شتێک بۆ مام گێڕێتە خواخواتە مایکەکە بێ بکتەریش باشە ئەی ئێستا زۆر جار هەنێ نۆستالژیا هەیە زۆر بەمان باسەکەم بۆ منە ئەو شەوانێک کە لە پڕا بەفرێکی زۆرە باری و بەیانی قوتابخانەیان نەکرد بە پشوو ناڕشتە لەوانت هەبوو ئەو یادگاریانە بۆ تۆش خۆش ماڵاوان یادگاری خۆشە هەیە کاک داستاوا بزانم لە کاتی بەفروشتات و گۆرانی ژەڵێ وەنیە وەنیە ئەڵێن گۆرانی شعلەگیان زۆر بە باشیەڵێ يكلم لا لا خزمتنا نبخوا لا خزمتنا دفر بۆمان بڵێ بەخوای هەموو جارێ لانە بەوە خۆی ئەپەڕێنێتەوە ئەڵێ بۆ نمونە ئەمڕۆ بە ئامێرەکە من لەگەڵتانە بم دەنگم ئەوانش لەولاوە دژی ئەم فەقیرە ئەڵێن دەنگی خۆش و ئەویش ئەڵێ من دەنگم خۆڵای کاگڕێوان و کاکەسروشت ئەڵەن دەنگی زۆر زۆر تایبەتە بۆ شعلەگیان بەخوای گەورە قەیچێکە با ئێمە بینەرانیش گوێمان لێ بێت خزمەتان بەس بەخوای گەورە سەدڵ خۆشنی دێقەی ناکە دەست خۆش بە بەڕێزت بابێنە لای کاکسەنگەر بەخێر زۆر سپاس سلااوتان لێ بێبانیتان باش بفر لەگەڵ چ چێشتەکە سەری ئەو دیمەنە جوانش کە کاکە سەنگەر منێکی جوانۆنیە بەتاشیت وەڵا وەکو خواردن بەڕاستی لە سەرما زۆربەی خواردنەکان خۆشە بە تایبەت کوردیەکان دۆینە و ئەو خواردنانە تۆ کامیانە زانی حازرکەی لە کاتی بەفراوە ئەوە باسی و خواردنە کوردەوەریان من دایم ئەڵێ مەڵێ من ئەی خۆ بەردەستیشم باشە بەڵام باقی خۆناغەکان بەخوا باش نەیەلانە لە دۆینەشا باشم چون دۆینە بەڕاستی ئاسانە دروستکردنەکەی هەر عینێتە سەر و ئێتە دوای پیازداخێکی بۆ دروستەکەیتەوە ئەیتە باشە لە کامیانە باش من لە خواردن لە دۆینە و ترخێنەوەوانە چونکە خۆم نایخۆم بەڕاستی نەشزانم دروستیکەم ئەی سەر و پێ قەل و قاز سەر و پێشم دروست کردووە قەل و قاز ناخۆم ئەوانەش لەبەرە دروستی ناکەم بە سەر و پێم یەک جار دروست کردووە نە هەر نایخۆم چونکە نایخۆم بەرەوە دروستیشی ناکەم زۆر مهرەبان بوون لامە زۆر جار سەرباری ئەوەی کە خۆیان خواردنێکیان پێخۆش نەبووە یان پیان خۆش نیە بەڵام هەر دروستی ئەەکە زۆر ڕاست هەر بمێنن کاک سەنگەر تۆ پێمان چۆنی لەگەڵ خواردن دروستکردن بۆ نمونە لەم ڕۆژانە هاوکاری ماڵەوە ئەبیت بۆ خواردن باشم بەس بۆ دروستکردنەوە لە خواردن بەکارهێنانەکەی باش باش نیم بۆ دروستکردن بەس بۆ خواردن زۆر باش وەکو تیۆری چەنی ئێمەمانە لە تیۆری زۆر باشین چێشتەکە بۆ ئەنی نەسەر بەڵام کە ئەڵێن وەرە بێ بڕۆ ئەوە منجەڵەکە ئەڵێن بەخوا بەس زۆر کات دەستاوی پیاوانیش زۆر زۆر خۆشە پیاوان کە خواردن ئامادەکەن بەڕاستی هەندێک لە پیاوەکانی عین دەستاویان زۆر لە خانمەکان خۆشترە بوو هەوڵێوەتان نایەوە کە خۆتان فێرکەن ئیشەڵا لە کاکەڕێوان بەیانتان باش قوربانی بەیانیم و ئێوە بینەران باش تۆ ئازانی هەموو برادران دەست و دڵێنەوە کە تۆ باشە هەموو بەرنامەی گۆرانیەکمان پێشکەشکەن ئەو شعلە جانەر ناڵە داسان ئاگاو لێ تێر بۆمان ناڵە تۆ ئەم کەشە و تا چەند پێ خۆشە کاگڕێوان حەزە لە گەرمایە سەرمایە وڵای حەزم لە هیچیان نییە بەس جێی بەفر چونکە تۆزێ تایبەتە یعنی لە ساڵەکە ئەگەر 2 ڕۆژ 3 ڕۆژ جارێک هەند دووبارە بێتەوە ساڵی 2 جارێ هات 3 جار ئەو پەڕی بۆیە جێکی تایبەتی هەیە ینی هەستێکی جیاوازی بێت بەدەر لە هەستەکە خۆت حەزی لێ بۆنە بچیتنا ئەو بەفرە شاڵ تۆپەڵێ بکەیت فۆتۆ بکەین عقیبەتەکەی باش نابێت بۆ داوی خوا نەخواسە وەڵاهی توش بووم بەڵێ تووشیان کردو یا توش بووی تووشیان کردو تووشیان کردو تۆ قوربانیەکە بوو یا بەخواتە قوربانی لەومایە حەزم لێ قوربانی بۆ بۆیە توش کراوە باشە دەستە خۆش بێ کاکە سروشت بەخێر بەی بەیانی و باش زۆر سپاس سلااوتان لێ بێبیانیتان باش سڵاو لە تۆ بێ هەستەکەم تۆ ئەزانی شارەزایی و هەیە لە دروستکردنی خواردنوشتا بەس ئایدی خواردن نێنۆشی گیانە بێ
ئێستا ئەوە جددی مایکەکەت گرتووە بەدەستەوە کاری مایکەکە بەدەست ئەوانی ترۆ بێت بەتایبەت کاک داستان هەموو پلانەکان ئەگەڕێتەوە بۆ تۆ لەوێەوە هەندێک پلان ڕێکە خەی دش بۆ فەقیرە و داوای شعلاکەیت و ئێستا ئەوە جددی جۆمان لێ بوو ینی من و ڕێوان لە دانیشت هەبووە بۆ شێک بەڕاست یان ئەتانەوێت تووشیکەن بەڕاست دەنگی خۆشە بەسەر کە ئەڵێ بە تەنهاش گۆرانی ناڵێ فەقیرە بەس هەر کە قسەژەکە ئێستاکەین تۆزە دەنگە خۆشە داستان هاوڕێکی زۆر خۆشەویستە تاوانم شتێکین بۆ سوبعەت و ئەوەیە هاوڕێکی زۆر خۆشەویستە ڕاستی نا دەنگی خۆش نازانم خۆشیان بەس بۆی نەوتوین تا ئێستا گۆرانی ئێوەشەتانەی لەم بەرنامەیە گۆرانی پێ بڵێن تایبەتمەندیەکی هەیە کارکردن لەگەڵی واکە چێژ بەخش بێت من لەناو هەموو هاوڕەکانمە بەڕاستی ئەمە زۆر تایبەتنەوە کاکسەنە هەبرامە لە ئەو زۆر تایبەتە بەڵام داستان زۆر بە وەفایە بەڕاستی و یعنی لە ناو هەموو هاوڕەکانمە توانم بڵێم ئەگەر ئەبێ هەفتەیە لە هەفتەیەک ئەگەر هیچ من تەلەفۆنی بڵێم هەر تەلەفۆنێکم بۆ کا بە هەواڵ پرسییان شتێک ینی بەدەر لە ئیش هەر بە تایبەت وڵات تۆ خراپی ئەوە تووشیەکی کاکەس ینی لە 6 حوتی بەیانیەوە کێتە دەروانێ ئەچێت لە زانکۆ دەرسەڵێتەوە و ئیتە دوای فێرگە و یانی لە هەمومان لەوانێت تقریبا سەرقاڵتر بێ بەڵام لە هەمووشمان باشترە بۆ تەلەفۆن و بۆ هاوڕێتی ئەوانە دەی لە شتان ساغ خۆی گەورە لە یەکتان نەکا سوپاس بۆی کە ئاوا ڕۆژانی هێنی لەگەڵمانە بن کەشێکی تایبەتر بە پرۆگرامەکەمانە بەخشن دەستان خۆش بێ بابینەوە لای کاکە بەڵێن کاک بەڵێن من زۆر حەزەکەم پرسیاری شتێک لێ بکەم خەریکە دڵمەتەقی بۆ تۆزە ئەم شتانە ئاوا لاناوی لەسەر خۆت مرتاحیت بەوەی کە ئاوا بەم شوێ دەبێت بۆ نمونە ئەگەر هین بێت هەر بێ ئاوای دەکەم ناو چاوانم ناکێشە نیە ئێستا نەنگ و ئەوانمان وەختی خۆی کاتێ هەوریانە بەستی ئەو نازەم چی پێڵە اینجام گوڵنگە و شتەکەی هاتە خوارەوە جوانێکی تایبەتی هەبوو ئێمە خەمی تۆمانەوە ئێستا لەگەڵ هاوڕێیان لەگەڵ ئەو ژەمیانە بە ڕێزانەیە باسی ئەوەمان کردکەەوە نمونە لەگەڵ ئەم کەشەیە خواردن دروستەکەنەوە زۆربیان وەکو من وابوون فەقیرانە هەڕیان داون سەیری دەستیەوەکە چیان دەخرێتە بەردا تۆ لەگەڵ خواردنە چۆنت دەوانت دروستکردنەکەی بازمەکە دروستکردنەکەی بازمەکە چون دروستکردنمان زۆر زۆر خراوە بە قەولی لاانە زۆرت لە پیاوان بەخواتانی دەستا ئێمە نەوستنین ئێمە نەوستنین زیاتر حەزمان بە خواردنی چەورە باشە چ خواردنێک کێ تایبەت بێت بە کەرکووک بۆن زۆر بەکاری بێنن زۆر دروستیکەنەوە کەرکووک بە حکمی ئەوەی کەرکووک کۆمەڵێ نەتەوەی جیاوازی تە لە عەرەب و لە تورکمانش بۆیە تایبەتترین خواردنیان دۆڵمەیە بە دەستوری تایبەت بە خواردن دروستەکان تایبەت بە کەرکووک دروستەگرێ ئیتر تورکمان جیاواز دروستێکە و کوردش بە جیاوازتر دروستێکە و خواردنی سەروپێ تەنانەت شێوازی لێنانی شێوازی لێنانی سەروپێ لە کەرکووک لەگەڵ ناوچەکانی تراستەکەم تۆزە گۆڕانکاری ئێستا لە سلێمانی ویتر لەم دەڤەرەوەم بە جیپ و شتانە ئامادەیەکەم بەڵام لە کەرکووک جیاوازترە چی لێکەن بۆ نمونە گیپەکە چی لێکەن لە کەرکووک بڵێن جیپەکە هەر ئەکرێتە ناو مەرگەی سەروپیەکەەوە بڵێن بەبێ ئەوی برنج و شتی تێ بکرێن نازانم برنجشتی بێلانە لەمە تۆ چون ئەمەان لەوێ زۆر وابزانم هەر شێوازێکی تریشتان هەیە ئێوە سیرا و ترشا و ئەم بابەتانەش لەگەڵ سەروپەیەدانن وە وەبزان مەڵەن ئاوە تەندروسترە بەکارهێنانە ئەکەنە ناو ئاوەکەوە نایکەنە ناو ئاوکەونێ بەجیادایانن هەیە بەجیادایانێ هەشە ترشا و شتەکە کاتە ناو سەروپیەکەوە بۆی تاموشتەکەی هەڵگرێ دەی زۆر باشە کاکە با تووشی نەکەین کاک بەڵێن ئەڵێ من بەس شارەزایم لە خواردنەکەی هێنانزانێن دروستیکە کاک بەڵێن چ بەرهەمێکی تر هەیە کە چ ئێستا پێشکەشمانکەی بەرهەمێکی فۆلکلۆرە بە ناوی هەیمەڕۆ باشە ئەمە لە کۆن وتراوە منش پێشکەشی ئەوە پێشکەشی بینەران و بیسەرانێکەکەم و بە هیوام حەقێکی بچوو بدەمەوە بەرهەمە خۆشحاڵە بین فەرمو کاک بەڵەنگیان
هيدا ديدان هيدا ديدا 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 هيدا ديدان بختي من لو وقت ويالايا برشي وكشوتوا هيدا ديدان بختي من لو وقت ويالايا برشي وكشوتوا ام ظلم وقت ججني نوروزا قريلي كوتوا داوي دستم داوي دستم هرنا آلايا ملي وكوتوا بالله حسرة خمزة كيدو نرقزي كوتوا أمان 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 هي مارو مارو بمقر مارو هي مارو مارو بمقر مارو ديدا لابونا قرميني وارو ديدا لابونا قرميني وارو پنجود و روژه میل بدا پیمان پنجود و روژه میل بدا پیمان ناوگ بروی تو حشب کایلی من ناوگ بروی تو حشب کایلی من مرو هی مرو مرو بمگر مرو هی مرو مرو بمگر مرو دیدا لابونان گرمینی وارو دیدا لابونان گرمینی وارو دەنگە خۆش بێ زۆر زۆر سپاس ئێوەش ماندوونە بەندەستان خۆش بێ ماشەڵڵا گوێ بگرێت گۆرانیەکە جا کاک بەڵێن زۆر ماشەڵڵا و لێبێ بە جوانی گۆرانیەکان ئەڵێیتەوە خۆت لەگەڵ کامێک لە با بڵێن گۆرانی بێژەکانە کاتێک گۆرانیەکانیان بەرهەمەکانیان ئەڵێیتەوە هەست بە ئاسوودەی یەکێ هەستەکەی هەم دەنگت زۆر زۆر گونجاوە هەم وەکو هەستەکەش دەرەقەتی هەستەکە دیت وەکو خۆی گەیەنی وڵایی بوو ئەوەی بڵێ کەسێکی تایبەت هەبێ بە تەنیا کەسێک نییە ینی بڵێن بەڵام بڵێم کۆمەڵی هونەرمەند هەیە بەتوانان ینی بەتوانم بڵێم قوتابخانەیە بوونە چوە شۆڕشێکیان بەرپا کردووە لە مۆسیقای کوردیە یەکێ لەوانە وەکو خۆتە وەکو خۆم آخر ئەوانم کردو بە پێشەنگ بۆ مامۆستا حەسەن
زیرەکە مامۆستا عەلی مەردانە مامۆستا ناسری ڕەزازی مامۆستا نەجمەدینی غوڵامیە ئیتر کە بڕین دەڤەرەکانی دیکە هونەرمەندی دەنگبێژ شاکرۆیە میکایل ئەسڵانە کە هونەرمەندێکی ناوچەی دەرسیمە زیاتر گۆرانەکانی بە شێوەزاری دەملکیە بڵێن زازاکی زۆر ینی سەرسامی هونەری ئەوە هونەربێژانە بوومە بۆیە منش ئەوانم کردووە بە پێشەنگێکی خۆم چکاوان کاتێکە هونەر پێشکەشەکەن وەکو شۆڕشێ هونەر پێشکەشەکەن جیاواز لە خۆ دەرخستن و شت ئەوانە قوتابخانەیەکی زۆر پیرۆزن لە لای من زۆر ئەوە نەبێ بڵێن کەسێ نییە کۆمەڵێکن باشە کاتە کات بەڵێن ڕەنگە زۆری نەمان لە هەندێک کاتە گۆرانیە کە بێ زۆر لە سەردەمان بێ زۆر بیڵینەوە کاک بەڵێن کام گۆرانیە کە زۆر ئەیڵێتەوە خۆی وەڵا بڵێم دانێ بە پێی بارودۆخەکانی دڵی خۆشە گۆرانی وەڵای وەکو خۆم جیاواز بەڵام چکە تو هەنێک کات کە کێشەیەک شتێک دەبێ ئەو کاتە قسەی دڵە داینیتە سەر زمانت یان بۆ نمونە کاتێک کە وڵاتەکەمان هێرشێکی لەسەرە بێ یان بڵێن بەتەمان کە قەسف و بۆمباران شتەکان ئەو کاتە باردۆخەکە گۆڕێکە هەستی نیشتیمانی هەریەکێک بەرزە بێتەوە بۆیە بەپی باردۆخەکە گۆڕێیانی ئەوە نەبوو گۆرانیەکی تایبەت بۆی کە پێ نەڵم ئەو گۆرانیمان دەستا پێشکەشکە چاک بووی چوی باشە بەگشتیەوە هەبوو وەبزانام سەحر حەزەکە بەدەنی تۆ گوێی لە یەکێک لە گۆرانی عەلی مەردانی باس کرد گۆرانیەکی مامۆستا عەلی مەردان هەیە ئەوەی چەند جارم وت ئەوەمان نەتوانی پێشکەش بکەیت لە خزمەتدانم یخوا هەر بمێنی هومایۆن ئەگە هاوڕێیان چەند جارم وێن قەستەمە خۆم چەند جارم وێن قەستەمە خۆم ژەهریش بەدەست تۆ بێ ئەی خۆم ژەهریش بەدەست تۆ بێ ئەی خۆم چەند خۆشەویستی تۆ لەلەم ئەی نازانین شیرین کەلام بە قسەی خۆش دڵ بێنە جۆش بمکە سەرخۆش چەند جارم وێن خوا دەنگە خۆش بێ زۆر زۆر بە تایبەت وتەوە دەنگ خۆش کاکە بەڵەن باسێکیەوەمان بوو بکە با بزانین شارەزایی هەیە لە هیچ کام لە ئامێرە میوزیکەکان من وەکو خۆم نەوەڵە هەوڵێ ئەو نایەوە کە فێربی چونکە ڕەنگە زۆر کات هەر لەم پرۆگرامەیە هونەرمەندەکان میوزیسیانەکان باسێکی ئەویان کردبێ کە ئەگەر بێت و هونەرمەند شارەزایی هەبێ لە یەکێک لە ئامێرە میوزیکەکانەوە هاوکارێکی زۆر باشتر بێ بۆ بەرەو پێشچوونی لە هونەرەکە بێگومان ینی باشترین هاوڕێ بۆ کەسێکی دەنگبێژ کە بڵین گۆرانی بێژ ئەوەیە کە ئالەتێکی مۆسیقا بژەنێ هەڵبەتە ئەگەر باردۆخەکە بۆت بگونجێت بە پێی دەرفەت و کاتی خۆت ئەوەی بۆ گۆرانی بێژ زیاتر پێویستە ئالەتە وەتەرەکان بڵین وەکو عود کە یارمەتیدەرێکی زۆر زۆرە بۆ کەسی دەنگبێژ لە ناسینەی مەقامەکان و لە بەرەو پێشچوونی تواناکان من وەکو خۆم هیچ ئالەتێک نازانم بەڵام حەزم لێ هەیە ینی خۆم فێری ئالەتێ بکەم لە داهاتووە بەڵام لە پلانمان هەیە بەڵام لە ئێستا کاتوشتم نییە خەریکی دەوام ئەو ئامریکا خۆت
حەزەکەی فێربی شەڵاوە زووترین کات انشاءالله فێری بیت و دەفەت خزمەتی هەبێت. زیاتر بە هوەرەکەت بکەیت. وەکو بەرهەمی خۆچی بەرهەمی خۆت هەیە وەکو بەرهەمی خۆم نەبووە بەرهەمی خۆم ئەم نییە دەنگە خۆشە بۆ بەرهەمە تایبەت بە خۆت ئاخر من لە سەرەتا شاماژم پێشکرە و کاتێک وتت خۆت لە پرسیارەکە دزیەوە منەوە بە هین نابینم بە مەرجێکی ئەساسی بۆ منە گۆرانی بێژ پێویستە بەرهەمی خۆی هەبێت. ئێمە زۆربەی زۆری گۆرانی بێژە کۆنەکان ئەگەر تەماشاکەین بە چەند بەرهەمێکی کەم ناسراون تێگەی ئێستا بۆ نمونە ئەرکی هونەرمەند ئەوەیە داکۆکی لە کلتورەکەی خۆی بکات نەک ئەوەی کە خەمی دەرکەوتنی خۆی بێت. ئەوەنەی کە من بە دوواداچوونم کرد بە بۆ بەڕێزت ئەبینم لە کاتی بۆ نمونە هەندێک بابەتی تایبەت بە کورد هەندێک بۆ نمونە لاانەیە کەناوچەکانی کوردستان بردومان کرابێتن ئارامیتیان نەبێت تۆ زۆر بەخەم بوویت لەو کاتانەیە بۆ نمونە هەوڵت داوە هەر نەبێ بە بەرهەمێکی هوەری بە وتنەوەی قسەی دڵی کوردان بکەیت بیگەهێنی تا چەند ئەم هەستی نەتەوایەتیە بۆ هوەرمەندی کورد بە گرنگی ئەزانی کاک بەڵێن بەڵێ ینی من لە ساڵی 2010 بوو ئەو کاتی 2017 بوو بە تاید ساڵەکەم نایەتەوە بیر کاتی شەڕی کۆبانی بوو ئەو کات هێرشانی کە بەردەوام مەکرا بۆ سەر ڕۆژاوای کوردستان بەداخەوە یعنی ئەو هونەرمەندانەی باشووری کوردستان ینی بە پێی پێویست هەڵوێستیان نەبوو لەوەی کە لە ڕێی هونەرەوە خزمەتێکی یان بڵێن مۆراڵی گەلی ڕۆژئاوا بەرزەوە بکەن ئەوکاتانەیە دەنگیان هەبوو بێت قسەی خۆیان کرد بەڵام بە پێی پێویست نەبووە ئەبوو هەوڵی زیاتر بێگومان ئەو کات وەکو بەرهەمی خۆم بڵێم بەرهەمی خۆم نەبوو بەڵام ئەو کات گۆرانیەک هەبوو لە شعری مامۆستا متیع جەباری هەر خەڵکی کەرکووکە ئەو کات ئەو شعرەی نووسی کۆمەڵی گەنج وتیانەوە شیرن تەشی ناڕێسێت تەشێکی فڕێداوە ئەو ئێستا پێشمەرگەی و لە ڕووی دوژمن وەستاوە ئیتر ئەمە بە چەند کۆپلەیەکی دواترش بڵێن کە شعرەکەت تەواو بوو ئیتر کۆمەڵی گەنج کردیان بە گۆرانی ئیتر من ئەو نەمتەئەسر بووم بە شعرەکە کاتێک کە وتمەوە دەنگدانەوەیەکی زۆری هەبوو بڵێن ئەو کات وەکو مڵکی خۆم یعنی خەڵک ناسیتی بەڵام لە ڕاستیان مڵکی من نییە ئەو بەرهەمەش بەڵام خەڵک لە دەمی منەوە بیستی شعری مامۆستا متیع جەباری و شعرێکی زۆر تایبەتە بۆ گەلی ڕۆژاوا وتراوە ینی دەتوانم بڵێم لە هەمان کاتشدا کاتە شاعیر ئەڵێ لەسەر ڕووی قامەتی یار عەتر و ئەوی ئەباری دڵەمی خستە لەرزە لاری مەمکیێناری شیرن تەشی دەڕێسێ و مامۆستا مەزەری خالقیش کردی بە گۆرانیان مامۆستا ئەحمەد دەردی لە شوێنەگاڵێ فاتیمە دوو چاوی مەستی پڕتەلیسمی جوانیە لێرە شاعری ئەڵێ بە منە متیع جەباری ئەڵێ فاتیمە چاوی مەستی ئێستا ئەڵی کانیە بە دڵوا لە شنگال و بۆ خۆی لە کۆبانیە ئایترەمە تۆزە دوورودرێژە شعرەکان بەڵام ئەمڕۆ بە ئامادە کردوین ئەم بەرهەمە ئامادەم نەکرد بەڵام ئەگەر ئەزیێت کەشی هەر حیجاز بڵێن با هونەرمەندان تەختەی مێژوو بسێڕن بڵێن با هونەرمەندان تەختەی مێژوو بسێڕن چیدی ئەم گۆرەنیانە بۆ لەمە و دوانە چێڕن چیدی ئەم گۆرەنیانە بۆ لەمە و دوانە چێڕن شیرین دەشی ناڕێزێ دەشیاکەی فڕێداوە و ئێستا پێشمەرێگەی
دڵوا لە شنگالە و بۆ خۆی لە کۆبانیە یاوش لێرەی دەیانوێت لە باگی زادەی هەولێرە شەو ڕۆژ لە جەنگایە و لە سێژەم ژەمێ تێرە کە ژاڵایەڵێت قەزای لە خاڵەوانی کەسکەوێ بۆ ئازادی نیشتیمان مەرگی پێشمەرگی ئەوێ ئیدی کە تان بان مەکانە و کل ناکاتە چاوی قوربانی نیشتیمانە و دەجانگێ لە پێناوی قوربانی نیشتیمانە و دەجانگێ لە پێناوی. دەنگە خۆش بێ زۆر زۆر سپاس دوو نەبی کاکە بەڵام باسێکی مەقام و ئەم بابەتانەش بکەین کەرکووک بە کام مەقام زۆر ناسراوە بەڵێ دەڤری گەرمیان بڵین کۆمەڵی مەقامی هەیە کە تەنانەت شێوازی وتنی جیاوازە ینی بۆ نەکاتە کە مەقامی سەبا لە دەڤرێکی گەرمیان ئەخوێندرێت ینی وەک پێشتر ئاماژەم پێکرد بە بۆنێ و مەرگە ساتووە و کۆمەڵە خەمی کە لە دێر زەمانەوە یەخەی گەرمیانی گرتووە ئازارەکانیان کردو لە ناخی خۆیان قوڵ بۆتەوە زۆر زۆر قوڵ بۆتەوە تر ئەیگەن بە قوڕگیان وەکو مەقامی ئای هەیە مەقامی قەتار و خاوکەر هەیە شێوە وتر بڵین خانەبات هەیە ئیتر هەستەکەم مەقامی ئای زۆر بەناوبانگە لەو دەڤەرانەیە وایە بۆچی مەقامێکی ئای ئەگەر ئامادەیە پێشکەشمان ناکەیت چاوانە گەژ ئەمڕۆ زۆر ماندوو دەکەین بەڵام پەیمانگونا حەدەیەکی ئاوا خۆش و تایبەت لە پرۆگرامەکە هەیە و زۆرترین بەرهەممان پێشکەش نەکە. رجانم جانم وی جان قسم رجان جان جانم وی جان قسم ئاورەکەی تۆیە ئای بەربوانەی جەسم رجاونە داخی گرانم وە زەمانە زوێ درەومانە کرد ئای دەزوەدا سۆبی ئای گیانە درەومانە کرد وەملاوە یا لە پشمەوە ئاگلارەی دێم مەڵۆیەنا جان ئەی جانم ڕێزەم لە خەو چەمەر بەیانن ئەرێ جانە و ڕێزەم لە خەو چەمەر بەیانن کەسەوە دەسەن کونەوە شانن ئای گیانە ناڵەی یەتیمان لە بینای دێم ساتێ دوو ساتن ناڵەی من پەی لەیلا ئای تا ڕۆژەڵاتن
رجعنا يا رام يا نوال لبنايديا ميلة زكي درشم فريقلاي پروازكي وخماي بميل خۆ بەخێر بێتەوە دەنگە خۆش بێ زۆر زۆر تایبەت بوو سپاس بۆ هاوکاری ئێوەش کەشێکی زۆر زۆر تایبەت دروست بوو زۆر زۆر دەنگە خۆش بە کاکە بەڵێن گیان ماندوو نەبی